سڵاو و بینەر و بیسەرانی زاری کرمانجی لار شوێنێک بن سڵاو و ئاشتی پەروەردیگارتان لەسەر بێ. بابەتی ڕۆژوو فەریزەی ڕۆژوو بابەتێک کە ساڵانە موسڵمانان ئەم فەریزەی ئەنجام ئەدەن و لە هەر شوێنێشی وڵاتی موسڵمانان و بەتایبەتی کوردستانی پیرۆزمان موسڵمانان بە ڕۆژوو ئەبن. بۆیە ساڵانە موسڵمانان تاوتوی چەند پرسێکەکەن لەسەر بابەتی بە ڕۆژوو بوون و فەریزەکانی ڕۆژوو و ئەرکان و شەرت و شروتەکانی ڕۆژوو. بۆ ئەمە بەستە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستای ئاینی دەڤەرەکەمانمان کردووە، مامۆستا مەحموود گەڵاڵی، مامۆستای ئاینی دەڤەرەکەمان. یاخۆ بەخێر بێ مامۆستا. بەڕێزی سوپاس دەکەم، خاڵی ڕازبی یاخوا. زۆر سوپاس مامۆستا، یاخۆ بەخێر بێ. مامۆستا گەر بێت و بە پرسیارێک دەست پێ بکەین، هەموو فەریزەیەک واتە یان هەموو شیعارێکی ئاینی مێژوێکی هەیە، بۆیە ئێستا مێژووی ڕۆژوو مامۆستا ئەگەر لە ڕووی دینەوە گەڕێتەوە بۆ ساڵێک و پێشتر مسلمانان ئایا بە ڕۆژوو بوون یان خەڵکی غەیرە مسلمان و دینەکانی پێشتر ڕۆژوان گرتویان مامۆستا؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. بجوري آتكاني قرآن بيروز خواهي جل جلاله لقرآن بيروز فرميتي: يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام. أي إيمان دارا بروا دارا روجو ماج رمضان تان لسفر سكرا باشا دفرمي كما كتب على الذين من قبلكم، هەروەکو لە سەرگەلان و ئومەتەکانی پێشەوە فەرز کراوە. کەواتە ڕۆژوو لە شریعەتی ئیسلام کە لەسەر مسلمانانی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرز کرا لە پێش هاتنی پێغەمبەریشمان صلی الله علیه وسلم، ڕۆژی لە ئاینەکانی تریش خەڵکەکە پیادەی کردو لەسەریان فەرز بووە بە نەسی ئەو ئاەتەی، بەڵام شێوەکەی و کاتەکەی چۆن بووە لەوانەیە گۆڕانکاریت بەسەردات بێ، بەڵام بەڵێ فەریزەی ڕۆژوو لە ئومەتەکانی پێش ئێمەش هەبووە. واروها لە فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه وسلم تەماشا بکەین پێش ئەوەی مانجی ڕەمەزان بێ، پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژی عاشورای بە ڕۆژی بووە و ئەمرشی کردێ بە مسلمانان کە ڕۆژی عاشورا بگرن. و هەتا لە صحیح بوخاری یەکێک لە ئافرەتە مسلمانەکان دەفەرمێ کە ڕۆژی عاشورا و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمری کرد کە ئێمە بە ڕۆژوو بووین، منداڵەکانیشمان بە ڕۆژوو کرد. زامنداڵەکان ئەگەر هەر کاتێک برسییان بایە یان تێنویان بایە داوای ئاو نانیان کردبایە، یاریمان لە دروستکردن گەمەی منداڵان لە خوریمان لە دروست دەکردن پێکڕمان دەکردنەوە، وەکو بوو کەشوەی ئێستاکە. کەواتە ڕۆژوو پێش هاتنی مانجی ڕەمەزانیش لەسەر ئومەتەکانی پێشێمە هەبووە و فەرزیش بووە، و پاشان ڕۆژوو فەرز کرا لە شعبانی ساڵی دوی کۆچی ڕۆژ لەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرز کرا و هەر لە ساڵی دوی کۆچی مسلمانان تووشی جەنجی بەدریش بوون و سەرکەوتنی شەڕی بەدریش لە هەفتەی ڕەمەزان هەر لە مانجی پیرۆزی ڕەمەزان بوو. دەستەکان خۆش مامۆستا ژیان. ئێستا ئەوە فەریزەیەکە، یعنی مسلمانان ساڵانە وەکو نوێژ و حەج و یعنی زەکاتدان و ڕۆژوش فەریزەیەکە. پێویستە مسلمانانیش مامۆستا ینی شارەزای مەرجەکانی ببن، شەرتەکانی ئایا مامۆستا مەرجەکانی ڕۆژوو ینی ئەگە بە کورتی مامۆستا جەنابەت باسی بکەی چوچنە مامۆستا؟ مەرجەکانی واجببوون ڕۆژی یەکەم ئەو کەسەی ڕۆژ لەسەر واجب دەبێت، مەرجەکانی واجببوونمان هەیە. یەکەم زار یەکەم شت دەبێت کابرا مسلمان بێ، غەیری مسلمان ڕۆژوو لەسەر نییە. دووەمینیان دەبێ عاقڵ بێ، سێم دەبێ بالغ بێ، مسلمانەکی عاقلی بالغ بێتن، و پاشانەکە توانای بە ڕۆژووبوونی هەبێ، دەبێت توانای هەبێ. ئەگەر توانای نەبوو، نەخۆش بوو یان لە سەفەردا بوو یان پیر و پەکەوتەوە بە سەڵات چوون، ئەو خوای گەورە حکومەچکە لێ بۆ دیار کردیان. سڕای ئەو مەرزانش دەبێ ئافرەتی مسلمان لە خوێنی بێنوێژی مانگانە، سوڕی مانگانە و خوێنی زەیسانی دوای منداڵ بوون پاک بێتن، ئەگەر ناڕۆژ لەسەر وازم نابێ. ئێستا جەنابەت بابەتێکت باس کرد، ینی ئێستا بالغ بوون مامۆستا، ئایا فەرقی هەیە لە بینی ڕۆژوو یان نوێژ؟ ئێستا مەسەلەن لە 7 ساڵی پێویستە ئەمر بە منداڵەکان بکرێت کە بە نوێژ بکەن،
بۆ ڕۆژوش عین ئەو سنەدانراوە یان تەمەنێشی ترە بەڵێ هەمان شێوە سونەتە لە 7 ساڵیەوە ئەگەر منداڵ توانای هەبوو تەمیزیە بوو پێی بڵێن بە ڕۆژی بێ ڕاهێنانی پێ بکەین چکەش ئەسحابەکان ویان کردووە واروها تەمەشا بکەین لە 10 ساڵی زانایان حکمی شەرعیان باس کردیە ئەگەر منداڵ گەیشت تەمەنی 10 ساڵی چۆن لەسەر نوێژ محاسبە دەکرێت بە مانسە شن ئەگەر توانای بە ڕۆژبوونی هەبوو لەسەر بە ڕۆژبوونیش محاسبە دەکرێتن بە مانسە شن چکە لە تەمەنی 10 ساڵیەوە دەکەوێتە بەرەوەی دەبی ڕاهێنانی پێ بکرێ بۆی بە ڕۆژوو بێتن و وەکو چۆن ڕاهێنانی پێ بکرێ بۆ نوێژەکان بەڵام کە بالغ بوو کە بالغ بوو ئەوە ئیجباری دەکەی بە هەموو چەشنێک کە وتەی دەگەینی تەسخیفی دەکەیت کە نوێژی خۆی بکە و ڕۆژەکانی خۆی بگرێ بەڵام ئایا لەسەر هەندێک لە زانایان کە باسی نوێژیان کردیا لە 10 ساڵەوە چۆن لی دەدرێ طبعی زانایان زۆر شتیان فەرموو لە بوارەوە هەرێکسە لێدان نییە یەکەم دەبی 10 ساڵەکەی تەواو کردوێ ئەوە فتوای ئیبن حەزەری ڕەحمەتی خوای لەوێ دەبی 10 ساڵەکە تەواو بێ لە خلالی 10 ساڵەکەی لێدان نییە واروها لێدانەکە گەر بزانی لێدانەکە لە دەموچاوی نادرێ لە بۆ ئەشکەنجە و ئازار نییە تەنها بۆ ئەوی پێی بڵێ دڵم لێت دەشتێ ئەگەر نوێژ نەکەی یان ڕۆژی نەگرێ و بۆ شەتە دەبی تواناشە بێ و ئەگەر لێدانەکەیان چاو لێ سروکردنەوەکە یان هاڕۆژەکە بۆ ئەوەی ئەو منداڵە ماڵی بەجبێلی یان تووشی غەڵەتی گەورە بیان بڕواتن ئەوە ئەو کاتە لێدان بەکار نایەنێ تەنها ئامۆژگاری لەسەریتی هەتا باڵغ دەبێ کە باڵغیش بوو بە خۆی بە پرسی خۆیتی مامۆستا ئێستا هەر جەنابیشت وە بزانم دوێنێ ئەو پێمەت بڵاو کردبووە ساڵانە ئێمە لە یعنی یەکەم ڕۆژی یعنی دیاریکردنی یەکەم ڕۆژی مانجی پیرۆزی ڕەمەزان چێشەمان لە دروست ئەبی مامۆستا ئایا ئەمە یەکەم ڕۆژ پێویستە چۆن بزان دەرێ مامۆستای کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانجی پیرۆزی ڕەمەزانە وەگەر هاتوو ڕۆژێکمان مەسەن بۆ لە ئێوارەکەی بۆ مامۆ دەکەتکەوە ئەو ڕۆژەمان خواردووە ئایا تاوانبار ئەبین یان نابین مامۆستاجان طبعی زانایان وەکو کتێبە فقهەکان تەماشاوکەن بەعام فەرمویانە ڕەمەزان هەر کاتێک مانگ دیترا ئێوارە دوای مەغریب مانگ دیترا ئەوە نیشانەی نوێبوونەوەی مانگە و ڕەمەزان دەسەلمێتن لەسەر پێغەمبەری صلی الله علیه وسلم ئاڕابیەکات لە حەدیثی ئیبن عومەر چولای پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرمووی مانگم بینی پێغەمبەر صلی الله علیه وسلم چی کرد یەکسەر ئەمری کرد کە بەیانی ڕەمەزانە بە ڕۆژی بن و بە خۆشی بە ڕۆژ بوو کەواتە لە بۆ ئیسپات بوونی مانجی ڕەمەزان لە مەزهەبی شافعی ڕەحمەتی خوای لەبێ پێویستە مسلمانەکی نێر یعنی پیا و عاقڵ و بالغ و شارەزا تێگەیشتی شادی بزا لەبەر دەم قازی شەرعی کە بەساوی خۆی مانجی دیتە لە دوای بانجی مەغریبەوە ئەوە ئەگەر مانج نەدیترا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی فإن غم عليكم فأكملوا العدة 30 يعني فأكملوا عدة شعبان 30 ئەگەر ڕۆژی 29 مانگ نەدیترا ئەوە شەعبان دەکەینە 30 ئەو کاتە بە یەقینەوە بە ڕۆژ دەبین چکە مانجی عەرەبی لە 30 ڕۆژی زیاتری نییە سوێکی نییە دەستەکان خۆش مامۆستا ئێستا خەڵک زۆر ئەو پرسیارەکە مامۆستاجان ئێستا یعنی ئینسان کە بە ڕۆژوو ئەبی ینی بیدایەتی ڕۆژوەکەمان لە پاشێو دەست پێەکە بەڵام زۆر خەڵک ئەبینی تووشی هەندێک هەڵە ئەبی مامۆستا ڕۆژی پێ بەتاڵە بیتەوە هەڵانە ینی ئەگەر بە کورتی جەنابەت باسی ئەو شتانە بکەیتەوە ڕۆژ پێ بەتاڵ ئەبیتەوە و باسی ئەو تاوانە نەش بکەی مامۆستاکەوە ینی لە ئەجر و پاداشتی ڕۆژی کەمەکەنەوە مامۆستا بەڵێ خۆی تەمەشا بکەین خوای گەورە باسی حکمی ڕۆژیمان لۆکرایە کە چۆن لە کەیەوە تاکتکەی بە ڕۆژ بین تەماشا بکەن خەیتڵ ئەبیەض و خەیتڵ ئەسود لە سوڕەتی بەقەرا خوای گەورە باسی کردیە کەواتە و پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرموویەتی لە بانجی فەجری صادق فەرمووی لا يمنعنكم أذان بلال فإنه يؤذن بليل فإذا أذن ابن أم مكتوم فأمسكوا فەرمووی ئاگاتە لێبی لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێستاش لە شاری مەکە و مەدینە پیادە دەکرێت لۆ نوێژی بەیانیان دوو بانگ هەیە بانجی یەکەم
دەوری دەدە قەچارێکێک پێش بانجی دووەمە بانجێکەم تەنها ئاگادارکردنەوە و خەرک وشارکردنەوەیە و بێ خەڵک وشار بیتەوە پێغەمبەر ساوسە فەرمووی ئەگەر بیلال بانجیدا کە بانجیەکەم دێدا فەرمووی قەدەغەتان نەکە خواردن و خواردنەوە دروستە بەڵام ئەگەر ئیبن ئومی مەکتوم ڕزای خوای لێبی بانجیدا ئیتر ڕاوەستن خواردن و خواردنەوە ڕاجرێتن کەواتە هەر لە بانجی بەیانیەوە تا بانجی مەغریب ئێمە دەبی بە ڕۆژوو بین ئێستا ناکرێت لە ناو بانجی دووەم مەسەڵەن ئێستا لێرە ئیمساک ئەکرێ ئیمساکیە هەیە ینی دووەم جار بانگە درێ ناکری مەسەڵەن مامۆستا هەر بانگ درا ئینسان بخواتەوە ینی مەسەڵەن شت بخوا بە کەیفی خۆی هەتا بانگ تەواو ئەبی ئەوە جائیزە مامۆستایان ناکرێ لە کاتی بانگدان لە کات ئەگەر مزگەوتی کە بانجیدا ساعتەکەی مەزبوط بی و کاتەکەی یەقینیان بیتن کە فەزری سادق بووە بە ئیجماع عولەما حرامە ئەگەر ڕۆژەکەی بەتاڵ دەبی و احتیاطەنیش ئیمساک لەوەی دانرایە ئیمساک لە سەدەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەبووە بەڵام ئیمساک بە ناوی ئیمساک بڵاو نەکرێتەوە بەڵام ئیمساک هەبووە ئەو حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە بوخاری موسلیمیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پارچەویان خوارد هەستا ڕۆژ دەبۆ مزگەوت یعنی هێشتا نوێژ نەبوو هێشتا بانجیش نەدابوو ڕاوی حەدیسەکەی لیان پرسی لە بەینی پارچە خواردن و بانجی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو مزگەوتێ چوو چەند بوو فەرمووی بەقەدر 50 ئاەت دەبوو بەقەدر خوێنی 50 ئاەت دەبوو ینی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەقەدر 50 ئاەت مابوو واز لە پارچە خواردنی ناو ڕۆژ بەرە مزگەوت کەواتە سونەتە احتیاطێک دابنێ پێش ئەوەی بانگ بیتن ئەتوو بە لەحزەیەک بە ماوەی کەم واز لە خواردن و خواردنەوە بینی ئەو کات دنیا ساف بوو وەلا سەحرایە ئاسمان جوانتر دیارە وەکو ئێستا کە شارەکان تەپ و تۆز و کەڵ ئەوان نەبوو بە چاو مانگ ینی بە چاو فەزری ساتق بە جوانی دترا بەڵام ئێستا ڕۆناچی شارەکان و ڕۆناچی گلۆپ و ئەوانە تەماشا بکەین ئەسڵەن ئەسێران نابین نەک فەزری سادق لەبەرەوەی دەبی احتیاط وەرگرین ئەو ئیمساکە ئاگادارکردنەوەی پێویست لە کاتی ئیمساکەوە واز لە خواردنەوە بینین مامۆستا ئێستا ئەنی ئەو بابەتە بەڕاستی پێم خۆشە زیاتر ئەگەر ینی وەکو خۆی فەرمودەیەکی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم لە ئەبوو داود کە ڕیواتی کردی حەدیسەکە لە ئەبوو داودێ دەفەرمێ ئەگەر بانگ درا إذا سمع أحدكم النداء والإناء على يديه فلا يضعه حتى يقضي حاجته ئەگەر کەسێک گوێ لە بانگ بوو و قاب لەسەر دەستی بوو ئامانی خواردن و خواردن لەسەر دەستی بوو ئەوە داینەنێ هەتا خۆی تێر دەکات تا حەزەتی خۆی تەواو دەکاتن بەڵام تەماشاکەین بەڕێزان ئەو فەرمودەیە کۆمەڵک لە زانایان فەرمویانە ئەوە زەعیفە ئەو یەکەم وە دووەمینیان زۆرێک لە زانانی ناوی بەڵگیان نێتەکەوە لە بدایەتی ئیسلام لە سەرەتای ئیسلام ڕۆژەکانی سەرەتا بەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم هێشتا مەمنوعی نەکردبوو لە کاتی بانجەش خواردیانەوە دەڵێن ئەو حەدیسە منسوخە ئەو کردەوەی منسوخە چووکە لەبەر چێن ئەو حەدیسێکە باز دەکاتن کە حەدیسی بلال و ئیبن ئومی مەکتوم حەدیسەکە لە بوخاری موسلیمیە ئەوان هەردووچیان صحیحن و زانانی اعتیباریان بۆ حەدیسەی کردیە ئەو حەدیسەی ئەبوو داودی تعارض دەکا دش دەبێتە لەگەر ئەو حەدیسەی بوخاری مسلم طبعا هەر کاتێک حەدیسی بوخاری مسلم لەگەر کتێبێککە تعارضیان بوو ئەوان بەهێزترن و ئەوان پێش دەکەونە و پاشانەکە ثم أتم الصيام إلى الليل تجيشتي خيط الأبيض وخيط الأسود دي سنة كحديثك لقر أو آتش معارضة كقرآن هبو حديث ناخواتن يعني أو برادراني كوخشدكن تيجيشني إن شاء الله يخواهي دياتي همدا إن شاء الله بينو سر إجماعو فرمودي زانان هر سان مسب أو فرموديتيان كبانك درا أو لديش تدي فريدي هر سوار مذهبي أهل السنة أو شرديش تدي فريدي ما مسا مسألة ئەوەشتانە دیارن کەەوە ڕۆژی بەتاڵەبی شتەشی بۆ خۆی ڕۆژی بەتاڵەبیتەوە مەسەڵەن ئای بۆ خۆی ڕۆژی بەتاڵە کاتەوە بەڵام ئێستا زۆر خەڵک ئەو قسەیەکە یعنی بێژگە لەم شتانەش بۆ نمونە نەزارکردنەکە یان بۆ نمونە گوێ لە گۆرانی گرتنێکە ئایا ئەمانە
ڕۆژی بەتاڵەکەنەوە یان لە ئەزری ڕۆژەکەی کەمەکانەوە مامۆستا خۆی بەتاڵکردنەوەی ڕۆژی لە کتێب فقیەکان تحدید کرایە. یەکەمین شت ئیزماعی زانایان لەسەرەوەی کە چەند شتێکی دیاریکرا و ئەوانە بەتاکید ڕۆژی بەتاڵ دەکەوت. ئیزماعی زانایان لەسەرە خواردن و خواردنەوە، جیماعکردن، خۆڕشانەوە، هەر چاریان فەرموودەی صحیح لەسەرە و قورئان باسی کردیە. كلوا واشربوا حتى يتبين لكم خيط الأبيض من الخيط الأسود أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم هن لباس لكم وأنتم لباس لهن. وبيغمبر صلى الله عليه وسلم لحديث قدسي خواي رب العالمين كذا فرمي الصيام لي تفرمي كمدحي عبد المسلمان كذا فرمي يدع شرابه وطعامه وشهوته من أجلي كواتا خواردنه شهوة آرزوي سكسي زيمع كردن أو بنصي قرآن وحديثا بلام خورشان نو تمشابكين بيغمبر صلى الله عليه وسلم حديثا فرمي من ضرعه القيء فليتم صومه ومن استقاء فليقضي. هر كسك رشانه وغلبي لي كرت بهونه خوشي سر دڵی تێکچ بە دەستە خۆینەوە ڕشاوە ئەگەر هیچی قون نەداوە ڕۆژەکە بەتاڵ نامێتەوە دەفەرمین باو کەسە ڕۆژ خۆیت تەواو کاتن بەڵام ئەوەی خۆی بڕشێنتەوە جا بە بۆنکردنی شتێک بێ بە پەنجە لە قورجی خۆی نێ بە خۆی بڕشێنتەوە ئەوە با ڕۆژەکەی بگرتەوە ڕۆژەکەی بەتاڵە. ئەو چارە ئیجماعی زانایان لەسەرە. بەڵام شتەکانی تر زانان هەندێک ڕایی جیاوازیانە لە شکان نوشکانی. بەڵام ئەو شتانی کە وەکو نەزەر و وەکو جێگرتن لە گۆرانی وەکو درۆکردن وەکو سوێندی بە درۆ شتانە خێری ڕۆژەکەی ناهێلیتن خێری ڕۆژەکەی ناهێلیتن. حەدیثێکی بەڵام حەدیثێکی پێغەمبەری صلی الله علیه وسلم هەندێک لە زانایان زایفیان کردیا 500 یفترن الصوم 5 شت هەیە ڕۆژیانوانی بەتاڵ دەکات بەبەست لە ڕۆژەکەی چێک بەتاڵ دەکات ئەجر و پاداش ناهێلیتن خێر و پاداشی نامێنێتن لای خوای گەورە تەنها ظاهرا وەکو ئەحکامی فقی ظاهرا ڕۆژەکە لەسەر نەمایە بەڵام خێر و پاداشتە گەورەی ئەو خێر و پاداشتەی گەورەی کە لە فەرمودەکان هاتیە لە بۆی نانووسرێ. لەبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووتی رب صائم ليس من صيامه إلا الجوع والعطش. چەندین کەسێک کە بە ڕۆژینە لە ڕۆژەکەیان تەنها برسێتی و تێنوتیان دەبینێتەوە. ئەو بۆ نەوایە دەستەکان خۆش مامۆستا وڵای حەزمان لێ بوو لە خزمەتت دابین بەڵام کاتەکەمان تقریبان تەواو بوو. بەڕاستی سوودمەند بووین لە خزمەت جەنابتان خی گەورە پاداشتی بەخێر بداتەوە ماندومان کردی ئەمڕۆ لە خزمەتت دابووین خی گەورە ئینشاءالله سەربەرزگای مامۆستا خۆش دەبی ڕۆژێوان قبول دەکات. ئامین ئامین. بەڵێ بینەدار و بیسەرانی زاری کرمانجی لێرە و هاتینە کۆتایی حەڵقەی ئەو ڕۆژمان بە هیوای سوود بینین بۆ گشتایەکتان. خی گەورە پاداشتی مامۆستا بداتەوە وخوای گەورە طاعت و عبادەتی هەموو لاکتان قبول بکە إن شاء الله. الحمد لله رب العالمين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.